ئەگەرەکانی فراوانبوون و پەرەسەندنی شەڕی غەزە و بەکارهێنانی عێراق لەلایەن میلیشیاکانی سەر بە ئێرانەوە تەوەری یەکەم مانە و میوانەکەیشمان لە عێراقەوەیە. هەر ئەمڕۆژ لە تەوەرێکی تردا باز لە پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا دەکەین. میوانی ئەم تەوەرەیشمان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوەیە. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. پارێزەرەکانی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا دەستیان کردووە بە بانگێشکردنی گەواهدەران بۆ ئەو پرۆسەی دادگاییکردنەی لەسەر سەرۆکی پێشووی ئەمریکایە لە شاری نیویۆرک. داواکاری گشتی داوای یاسایی لەسەر سەرۆکی پێشووی ئەمریکا تۆمار کردووە وەک دەڵێ فێڵوتەڵەکە کراوە لە تۆمارە ژمێر یاریەکانی کۆمپانیای ترامپدا. تۆمارکردنی ئەم داوا یاساییە مەترسێکی زۆری خستۆتە سەر کارداریەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا لە بواری کڕین و فرۆشتن و خاوەنددارێتی زەویزار و باڵەخانەکانیشدا. لە یەکەم دانیشتنیشدا داناڵد ترامپ جونیەر بانگێشت کرابوو بۆ دادگا. جونیەر کوڕە گەورەی داناڵد ترامپە و جێگری سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیەکانی باوچێتی و یەکێکیشە لەوانەی لەو دۆسەی فێڵ و تەڵەکەکردنەدا تاوانی ڕوبەڕوو کراوەتەوە. داناڵد ترامپ جونیەر لە سەرەتای مانگی 11دا بە دادگای وتووە هەرگیز کاری لەسەر تۆمارە ساڵانە یەکەی ژمێریاری کۆمپانیەکانی بنەماڵەکەیدا نەکردووە و وەک ئەوەی لە داوا یاساییەکەی دادپارێزی گشتی نیویۆرکدا هاتووە. هەر سەبارەت بە دادگاییکردنی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە چەند دادگایەکی وڵاتەکەدا وەک ئاماژەمان پێکرد منداڵەکانیشی بوونەتە بەشێک لەو پرۆسەی دادگاییکردانەی باوکیاندا و لەم ماوەیەی ڕابردووشدا کچە گەورەکەی ترامپ وەک گەواهی دەرێک برایە بەردەم دادگا. ئیڤانکا وەک گەواهی دەرێک برایە بەردەم دادگا هەرچەندە هەوڵێکی زۆریشیدا بوو نەچێتە دادگاوە بەڵام هیچ یەکێک لەو هەوڵانەی سەری نەگرت بوو. گەواهیدانەکەی ئیڤانکا تایبەت بووە بە دۆسەی دادگاییکردنی داناڵد ترامپی باوکی کە لێکۆڵینەوە لەسەر کارداریەکانی و چۆنیەتی بەڕێوەبردننی ئەو کارداریانەی بنەماڵەکەیان دەکرێت. پێشتریش براکانی ئیڤانکا دۆناڵد ترامپ جونیەر و ئەرک ترامپ برابوونە بەردەم دادگا و وەک باوکیان داوای یاساییان لەسەر تۆمار کراوە. ئیڤانکا یەکێکیشە لە کەسە نزیکەکانی ناو بازنەی داناڵد ترامپ بۆ هەردوو بواری کارداری و سیاسیش، بەڵام جیاواز لە باوکی و براکانی وەک تۆمەتبار نەناسێنرا لەو دۆسەیەیدا کە دادپارێزی نیویۆرک تۆماری کردووە وەک دەڵێ نووسراوە داراییەکانی داناڵد ترامپ بەو شێوەیە پڕکراونەتەوە تا بتوانێت بە ئاسانی قەرزی بانک و هەروەهاش بیمەی تایبەت بەدەست بێنێ. گەورە بەرپرسانی دیپلۆماتی و لەشکری ئەمریکا و هیندستان بۆ پێنجەمین جار کۆ دەبنەوە و ئەم دواهەمین کۆبوونەوەیشیان لە پایتەختی هیندستان کراوە. ئانتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا و هەروەهاش لۆید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا لەگەڵ هاوشانەکانیاندا لە نیودەلهی و توێژیان لەسەر پێشاتە ئاسایشیەکانی ناوچەکە کرد و یەکێکیش لە تەوەرە سەرەکیەکان دواترین پەرەسەندنە ئاسایشیەکان بوو لە ڕۆژاوای ئاسیا بەهۆی شەڕی حەماس ئیسرائیلەوە. بلینکن دەڵێ لەم سەروەختە ئاڵۆز و قورسەدا ئاڵنگاریە هاوبەشەکانی نێوان ئەمریکا و هیندستان پێویستیان بە سەرنجدانی هەردوو وڵات و سووربوونی هەردوو لاو هاوکاریکردنی نێوانیان هەیە. وەزیری کاروباری دەرەوەی هیندستانیش ئاماژەی بەوە کردووە ئەم دیالۆگانە دەرفەتن بۆ هەردوو وڵات و هەبوونی هاوبەشیەکی پێشەنگانە هاوکاتی داڕشتنی کارنامەیەکی هاوبەشی جیهانیانە. لەو دواترین کۆبوونەوەیاندا هەردوو وڵات جەختیان لە گرنگیەکانی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و هیندستان کردوێتەوە و بەرەنجامی کۆتایی کۆبوونەوەکەش پەیماندانی هەردوو وڵات بووە بۆ بەهێزکردنی زیاتری هاوکاریەکانی نێوان واشنگتن و نیودەلهی.
شەڕی حەماس نیگەرانیەکی زۆری هێناوەتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەتیش کاتێک باس دێتە سەر پەرەسەندنی ئەم شەڕە و تێوەگلانی هەندێک لە وڵاتانی ناوچەکە لەم قەیرانە خوێناویەدا. لەگەڵ هەموو هەوڵەکانی واشنتندا بۆ ڕێگەگرتن لە پەرەسەندنی شەڕی حەماس و ئیسرائیل، بەڵام لە وەتای ئەو شەڕە لە ڕۆژی 7 مانگیدەوە دەستی پێکردووە، هێزە میلیشیاییەکان بەردەوام هێرش دەکەنە سەر هێزەکان و بەرژەوەندیەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا. وەک دەزانن میلیشاکان ژمارەیەکی هێرشیان کردوتە سەر هێزەکانمان لە عێراق و لە سووریاشدا. کاری پلەی یەکی من دڵنیابوونە لە پارێزراوی خەڵکی خۆمان. زاراپۆرتی نوێم پێدەگات لەسەرەوەی چی دەکەین بۆ دڵنیابوون لە پارێزراوی ئاسایشی هێزەکانمان. واشنتن ناخوازێت لەگەڵ هیچ وڵاتێکی ناوچەکەدا بکەوێتە قەیرانەوە، هەرچەندە دەشزانێت ئەو هێرشانەی دەکرێنە سەر ئەمریکا هێزە میلیشیاییەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران دەیانکەن. ئەو هەڕەشە و مەترسیانەی سەرچاوەکانیان هێزە میلیشاکانی سەر بە ئێرانن هەرگیز شتێکی قبولکراو نین و هەرچیەکی لە تواناشماندا بێت دەیکەین بۆ پاراستنی خەڵکی خۆمان. ئێمە قەیرانمان لەگەڵ ئێراندا ناوێت و ئەوەشمان باشکرای ڕاگەاندووە، بەڵام هەرچیەک پێویست بکات دەیکەین بۆ پاراستنی خەڵکی خۆمان، جا لە لەشکەر بێت یان خەڵکی سێڤیل. کۆمەڵگەی نێونەتەوەیی لە هەوڵێکی چڕوپردایە تا ڕێگە بگرێت لە هەموو جۆرە پەرەسەندنێکی شەڕی حەماس ئیسرائیل. پەرەسەندنی ئەو شەڕە جا لە هەر شوێنێکدا بێ وەک دەگوترێ بێجگە لە کارەسات هیچ شتێکی تر بە دوای خۆیدا ناهێنێت. ئێمە کارێکی چڕ و پڕ دەکەین بۆ دڵنیابوون لەوەی قەیرانی غەزا پەرەنەستێنێت بۆ شوێنەکانی تر، جا ئێرە بێدیان هەر شوێنێکی تر لە ناوچەکەدا. ئەم کارشمان ئەرچی هەرە گرنگ و خێرای دیپلۆماتیەتی ئەمریکایە و بەردەوام کاری لەسەر دەکەین بەم سەردانانەی ئێستاشمانەوە. بە پێی ڕای هەندێک لە چاودێر پەرەسەندنی شەڕی حەماس ئیسرائیل بە مانای قوڵتربوونەوەی قەیران و ناکۆچیەکانی نێوان فەلەستینیەکان و ئیسرائیلە و دەشڵێن دەستکەوتەکانی تا ئێستای فەلەستینیەکان لەم قەیرانەدا لە ڕێی دانوستان و دیالۆجی بابەتیانە بەدەساتون، نەک لە ڕێی شەڕە خوێناوی و درێژخایەنەکانەوە. چاوی واشنتن بۆ ئەم تەوەرەیان میوانداری مۆنتەزەر ناسر، نووسەر و شیکەرەوەی سیاسی دەکا. مۆنتەزەر سەرنووسەری ڕۆژنامەی ئەلکترۆنی العالم الجەدیدە لە عێراق. مۆنتەزەر، سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێدەچێت هێزە میلیشیاییەکانی عێراق سوور بن لەسەر درێژەدان بە هێرشەکانیان بۆ سەر هێزەکانی ئەمریکا وێڕای ئاگاهیدانەکانی واشنتن. ئەمە لە چێوە سەرچاوە دەگرێت؟ بداية شكرا لحضرتك وشكرا وتحية لمشاهديك الكرام. بالطبع يعني الكل يعلم أن سەرەتا سپاس بۆ تۆ ڕێزم بۆ بینەرانی بەرنامەکەشێت. بێگومان هەموو لایەک دەزانن دەستە و تاقمە چەکدارەکان لە عێراقدا دوو بەشن. دەتوانین بەشێکیان بە هەڵۆکان ناودێر بکەین و بەشێکی تریشان ئەوانن کە هەر هیچ نەبێت بە دیوە ئاشکراکەیدا دەبینرێن بە پێی سیاسەتەکانی حکومەت دەڕۆن بەڕێوە. جا لەمەدا کۆماری ئیسلامی ئێران سەرکەوتوو بووە لە ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان ئەو دوو جۆرە دەستە و تاقمات چەکداراندا. جا ئەوانەی نزیکن لە حکومەتەوە بە شێوەیەکی فەرمی وابەستەی گوتار و بەرژەوەندەکانی حکومەتن و ئەوەی دەردەکەوێت وابەستەیەکی فەرمیان نیشان داوە بە حکومەتەکەەوە. بەڵام بەشەکەی تریان کە وابەستە نییە بە گوتاری فەرمیانەی حکومەتەوە و وابەستەش نییە بە دەوڵەتەوە. ئەوانان کە کۆماری ئیسلامی سەرپەرشتیان دەکات و خۆیشان ئازاد دەبینن لەوەی چی دەکەن یان نایکەن. هەروەها بەشێکیشیان خۆیان بە خاوەن کارنامەی سیاسی و لەشکریانە دەزانن. بە مانایەکی تر هەندێک لەوانە لە یەک کاتدا دەتوانن بەنامەی سیاسی خۆیان لەنا حکومەتدا بەجێ بگەن و لە هەمان کاتیشدا هێزی میلیشایی بەکاردەهێنن بۆ بەجێگەاندنی بەرنامە لەشکریەکانیان. جا ئەوەی لەم ماوەی ڕابردوودا ڕویاندا لە بە ئامانجگرتنی بەرژەوەندەکانی ئەمریکادا بریتین لە نادنی پەیام. ئەڵبەت مەبەستم لە پەیامەکانی ئێرانە کە دەیەوێت بگاتە ئەمریکایەکان و پێیان دەڵێت ئەگەر ئەمەیان ئەوە بکەیت ئەوە دەتوانم دەستم ڕابگاتە بەرژەوەندی و هێزەکانی ئەمریکاش لە بنکەکانتاندا لە عێراق و لە سووریاشدا. جا ئەمە هەرەشەیەکی ئاشکرا و ڕاستە و خۆشە. بێگومان ئەمەش ناچێتە خانەی دەستپێکردنی گەڕێکی تری ململانی چەکداری لە نێوان ئەمریکا و ئەو هێزە چەکدارانی باسمان کردن، بەڵکو زیاتر بریتە لە نادنی پێیام کە ئەمە یان ئەوە دەکەیت. ئەگەر یارمەتیم بێ من لێرە ئەمەوێ بزانم
دەسەڵاتی حکوومەتی عێراق چەندە بەسەر ئەو هێزانەوە؟ بالتأكيد هو زيارة السيد السوداني إلى طهران بە دڵنیاییەوە سەردانەکەی بەڕێز سوودانی بۆ تاران ڕێک بە دوای کۆبوونەوەکەیدا بوو لەگەڵ بەڕێز بلینکندا وەزیری دەرەوەی ئەمریکا پێش دەچێت سوودانی لەو سەردانیدا ئامانجەکانی خۆی نەپێکابێت یان وەرتر بڵێم شکستی هێنا لەو داوای لە ئێرانی کردبوو بۆ ڕاگرتنی ئەو جۆرە هێرشانەی دەستە و تاقمە چەکدارەکانی وابەستەی گوتاری حکومەت و هەڵوێستی فەرمی حکومەتنی جا لێرەدا دەرەکەوێ نە ئێران وابەستە دەبێت و نەدەشێوێت ئەو هێزە میلیشیانە وابەستە بن ئێران چی کردووەتە بیان یان یەک مەرجیدانا و مەرجەکەیشی ئەوەیە شەڕ لەسەر غەزە ڕابژێت جا هەموو دەزانن ئەم مەرجە بە جێگەیاندنی زۆر قورسە یان ئەستەما جێبەجێ بکرێت لە کاتێکدا ئیسرائیل پێداگرە و سووریشە لەسەر بە سزاگەاندنی حەماس و ئەوانەش کە پشتیوانی لە حەماسەکەن هەر بۆیە سوودانی بەدەستی بەتاڵەوە گەڕایە و بۆ بەغدا بەبێ ئەوەی هیچ دەستکەوتێکی هەبوو بێت ئەو دەستە و تاقمە چەکدارانەش هەر لە بنەڕەتەوە هیچ وابەستەی هەڵوێستەکانی حکومەت نەبوون و ناشبن تەنها ئەوەی سوودی بۆ خۆیان هەیە لەناو عێراقدا وابەستەی دەبن و چ شتێک لە بەرژەوەندیان بێت ئەوە دەکەن بەڵام هەرگیز نابنە بەشێک لەو یاسا و ڕێسا و هەڵوێستانی حکومەت و دەوڵەتی عێراق کە پەیوەندیان بە شەڕ و ئاشتیەوە هەیە و لە بەرژەوەندی ئەو هێزانە نین واتە لەگەڵ هیچ شتێکدا نابن کە دەوڵەتی عێراق و حکومەتەکەی محەممەد شیاس ئەسوودانی دەیخوازن هەر بۆیە دەڵێن بەڕێز سوودانی شکستی هێنا لە قالکردنی ئێران و ئەو هێزە چەکدارانی سەر بە ئێرانن تا هێرشەکانیان ڕاگرن هەر بۆیشە دەبینین ئەمریکا جەخت لە وەڵامدانەوەی ئەو هێرشانە دەکاتەوە وەکەوەی لەم ماوەی ڕابردوودا بینیمان چۆن هێرشی کردە سەر هەندێک لەو دەستە و تاقمانە لە سووریا بێگومان ئەو جۆرە هێرشانەش دەکەونە خانەی پامناردنەوە نەک ئەوەی لە چوارچەوەی فراوانکردنی بەرەکانی شاردا ببینێن چونکە فراوانبوونی بەرەکانی شار نە لە بەرژەوەندی ئەمریکای نە لە بەرژەوەندی ئێران و نە لە بەرژەوەندی ناوچەکەشدایە هەرچەندە ڕووداوەکان ڕەوشەکە ڕادەکێشن بۆ بەرفراوانبوونی بەرەکانی شار بەڵام وەک دەردەکەوێت هیچ لایەنێک نایەوێت شەڕی حەماس ئیسرائیل بەرفراوان بێت و ئەو شەڕە جوگرافیای خۆی لە غەزا تێپەڕێن یەکێ لە پرسیارەکانی ترم ئەوەیە چەندێک ئەم هێزە میلیشیایانە بوونەتە بەشێک لە دەوڵەتی قوڵ لە عێراقدا بۆ خۆت دەزانی لە ساڵی 2005ەوە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ گرفتی هەرە سەرەکی عێراق لە بوونی دەوڵەتی قوڵدایە تەنانەت هەندێک لایەنیش کە خۆیان بەشدارن لە پرۆسەی سیاسی وڵاتەکەدا بەڵام نکۆڵی ناکرێت لەوەی کە بوونەتە بەشێک لە دەوڵەتی قوڵ لە عێراقدا. نعم بالتأكيد يعني كما قلت لك في بداية الحديث هو الجماعات المسلحة في العراق بەڵێ بەدڵنیاییە وەک پێشتریش ئاماژەم پێکرد دەستە و تاقمی چەکدارەکانی عێراق لایەنێکیان هەیە ئاشکرا و دیار و شێوازە فەرمیەکەیانە لایەنی دووهەمیشان ئەو شێوازە نافەرمیەیە کە هەیەە واتە دیوە شاراوەکەیان جا ئەو شێوازە ئاشکرا و دیار و فەرمیەی کە هەیە دزەی کردوتە ناو جونگەکانی دەوڵەتی عێراقەوە و ئەو دەوڵەتە قوڵەی دروست کردووە کە باس با نمونەیەکە بەمێ کاتێک لایەنەکەی بەڕێزنووری مالیکی سەرۆک وەزیری پێشتری عێراق خاوەنی هێز و دەسەڵات بووە لە دەوڵەتی قوڵی عێراقدا بەهۆی ئەو کاریگەریانی هەی بووە بەسەر بواری دەوڵەتداری و سیاسی عێراقەوە لە ماوەی 8 ساڵەکەیدا بەڵام دوای ئەوەی دکتۆر عادل عەبدولمەهدی حکومەتی پێگێنا ئەو هاوکێشەیە گۆڕانی بەسەرداهات و هێز و دەسەڵاتی ئەو دەستە و تاقمە چەکداران لە ناو دەوڵەتی عێراقدا دەرکەوتن شتی نوێ لەو بابەتەدا ئەوەیە کە ئەو دەستە و تاقمە چەکدارانە وەگوتم لە ڕەهەندە فەرمیەکەیەوە دزەی کردە ناو حکومەت و وەزارەتیان وەردەگرت و لە حکومەتدا بەشیان بۆ تەرخان دەکرا و پۆستیان دەدرایە و ژمارەیەک بابەتی تریش لە هەمان کاتیشدا ڕەهەندە نافەرمیەکەشیان بەکاردەهێنا و کاری چەکداریشان دەکرد لە دەرەوەی دامەزراوەکانی حکومەتدا وەک ئەو هێرشانەی دەیکەنە سەر فڕۆکەخانەی حەریف یان هێرشکردنە سەر هەرێمی کوردستان و یان ئەو هێرشانە دەکرێنە سەر عەینول ئەسەد لە پارێزگای ئەمبار جا ئەو جۆرە ڕەفتارانە وەک هەموو کەس دەزانن خەڵکی ئاسایی نایکەن بەڵکو دەستە و تاقمی ڕێکخرا و مەشق و ڕاهێنان پێکراون و پرچەکیشن بەڕوانینی خۆم ئەو دەستە و تاقمانە
لە ڕوانگە فەرمیەکەیەوە کاری ئاشکرای خۆیان دەکەن و لە پشتی شەو بەنهێنی کارنامەکانی خۆیان یان کارنامەی ئەوانی تر بەجێ دەگەێنن. منتەزەر بەر لەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکەمان ئەمەوێ بزانم لەم ماوەی ڕابردوودا ئەگەر بە هەڵەدا نەچوو بم ڕۆژی 27 مانگی دەبوو شاندێکی حەماس لە عێراق بوون وە کۆبوونەوەشیان لەگەڵ ئەو هێزە میلیشیانە هەبوو بەڵام حکوومەتی عێراقی بێدەنگی لێ کرد ئەو جۆرە بێدەنگی کردنە بەڕای تۆ جۆرێک نییە لە پشتیوانی؟ يعني هو بالتأكيد الحكومة العراقية لم تقف منذ 7 يعني أكتوبر. جا لە ڕاستیدا حکوومەتی عێراق لە ڕۆژی 7 مانگی دەوە هیچ ڕەخنە و ناڕزایەکی نەبووە لە بەرامبەر ئەو کردە لەشکریانەی حەماس کردوونی هەر بۆیە بە دڵنیاییەوە سەردانی نوێنەرانی حەماس بۆ عێراق با ڕەزامەندی و پەسەندکردنی حکوومەتی عێراق بووە. ناکۆچیەکە تەنها لەسەر ئەوە بووە کە ئەم شەڕە ئاڵنگاری دروست کردووە بۆ حکوومەت بە تایبەتیش کاتێک باز لە هێرشەکان دەکرێن بۆ سەر بنکە و بەرژەوەندەکانی ئەمریکا. وەک دەزانین ئەوە هێڵی سوودا بۆ ئەمریکا و هێزەکانی ئەمریکاش. ئەم حکوومەتەی عێراقیش بەرژەوەندی لەگەڵ ئەمریکادا هەیە و ناشێوێت دووچاری هیچ جۆرە کێشە یان ئاڵۆزیەک ببێتەوە. کاتێک لێرە و لەوێ کۆبوونەوە لەگەڵ کاربەدەستانی ئەمریکاییدا دەکرێن جا لە هەر ئاستێکدا بێت. بەڵام بێگومان حکوومەتی عێراق هەز دەکات کێشەی بۆ دروست دەبێت ئەگەر ئەو هێرشانە بەردەوام بن. جا سەردانی نوێنەرانی حەماس بۆ عێراق پێچەوانی هەڵوێستی حکوومەتی وڵاتەکە نییە بەپێی ئەو وتارەی بەڕێسوودانی دای لە کۆبوونەوە نەئاسایەکەی کۆمکاری عەرەبدا کە سەرۆکی میسر داوای کرد ئەو وتارەی سەرۆکوەزیرانی عێراق بە وتارە ئاگرینەکە ناودێر بکرێ و زۆریش ڕاشکاوانە و ئاشکراش بوو. هەر بۆیە دەڵێم هەرگیز پێچەوانەی گوتاری فەرمی حکومەت نییە. بەڵێ منتەزر من دەگەڕێمەوە بۆلا دەچینە بەشی دووەمی بەرنامەکەمان. کۆماری ئیسلامی ئێران بەردەوامە لە نکۆڵیکردن لەوەی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ دەستیە بێ لە قەیرانی حەماس ئیسرائیلدا یانیش لەو هێرشانەی دەکرێنە سەر ئەمریکاییەکان لە ناوچەکەدا بەردەوامیش جەخت دەکاتەوە لەوەی ئەمریکا هاندەری قەیرانەکەیە. ئەوەی لە ڕووی کردەییەوە لە ئەمریکایەکانەوە بینیومانە ڤیتۆکردنی بەرنووسە پێشنیارکراوەکانە بۆ ئەنجومەنی ئاسایشی UN ئەمەش دەستی ڕژێمی زایۆنزم دەکاتەوە بۆ کوشتن. دەبێت ئەم تاوانانە لە ئەستۆی ئەمریکا و ئەو وڵاتانە بنرێن کە پشتیوانی لە زایۆنزم دەکەن لەو بڕواایش داین ئەوانە هاوبەشن لەو تاوانانەدا. دوا بە دوای سەردارەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ بەغدا سەرۆکوەزیری عێراق دەچێتە تاران و لە کۆبوونەوەکانیدا لەگەڵ گەورە کاربەدەستانی ئێرانیدا تاوتوێی ڕەوشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات. ئەم قەیرانە لە ڕۆژی 7 مانگی دەی ئەم ساڵەوە دەستی پێ نەکردووە بەڵکو و زادەی سیاسەتی تاوانکاری دەسەڵاتی داگیرکارە دژ بە گەلی ئێمە لە فەڵەستین. ئەو سیاسەتەش بریتیە لە کوشتن و ئاوارەکردن و نیشتەجێکردن و دەست درێژیکردنە سەر مزگەوتی ئەقسا. بەکارهێنانی زمانی دیپلۆماتی گەورە کاربەدەستانی حکوومەتی عێراق پێ ناچێ هەندە کاریگەری هەبێ بەسەر هێزە میلیشیایەکانی وڵاتەکەوە یان ئەوانەی پشتیوانی دەکەن لە ڕێبازی ئەو هێزە میلیشیایانە. لە ئێستادا هێزی بەرگری عێراق هاوهەڵبێستی هێزی بەرگری شکومەندی فەڵەستینە بۆ بەدەستهێنانی مافەڕاوەکانی و ڕزگارکردنی خاک و پیرۆزیەکانیشی. هێزی بەرگری عێراق بۆ وێرانە بنگەکانی ئەمریکا بە ئاماژ دەگرێت چونکە شەیتانی گەورەیە و پشتیوانی کاری ڕاستەقینەی ئیسرائیلە. هەر چۆنێک بێ وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن تەنها بە دوو هۆکار ئەگەری سەرکەوتنی حەماس لەم شەڕەدا هەیە. یەکێکیانەوەیە ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ بێتە بەشێک لە دانوستاندن ئەوی تریشیان پەرەسەندنی شەڕەکەیە. لە ڕوانگەی لەشکریەوە حەماس هەر لەو کاتەوەی بڕیاری دەستپێکردنی ئەم شەڕی داوا دژ بە ئیسرائیل شەڕەکەی دۆڕاندووە چونکە تواناییە لەشکرەکانی ئیسرائیل زۆر گەورەترن لەوەی حەماس. ڕێگەیەکی تریش لە بەردەم حەماسدا هەیە بۆ سەرکەوتن لەم شەڕەدا کردنەوەی بەرەی تری شەڕە لە باکوور و لە ڕۆژهەڵاتەوە و حیزبوڵڵا بێتە ناو شەڕەکە و هەموو لایەنەکانی تری سەر بە ئێرانیش ڕاستەوخۆ ببنە بەشێک لەم شەڕە. جاوەتە هەنگاوەکان بەو ئاراستەیەدا دەبینین. بەڕێز منتەزەر لە بەشی یەکەمی بەرنامەکەدا ئاماژوو بەوە کرد کە پەرەسەندنی شەڕی حەماس ئیسرائیل لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە. بەڵام ئەوە تا دەبینین ئێران هەندەری یەکەمە ئێران
چەک دەدا بە حزب الله پشتیوانی لەشکری و لۆژیکی تری هێزە میلیشیایەکانیش دەکا لە عێراقدا. جا پرسیارەکەمەوەی بۆچی لە بەرژەوەندی ئێرانان نییە؟ صحيح. ما قامت به هذه الجماعات ڕاستە ئەوەی ئەو دەستە و تاقما چەکدارانە کردویانە و دەیکەن بریتە لە نردنی پامەکان وەک چۆن ئەمریکاش لە کاردانەوەکانیدا پامە و دەینێرێت. ئێران ترسی لە بەرفراونبوونی ئەم شەڕە هەیە لەبەر هۆکارێکی سادە، چونکە لەوانەیە ئەگەر شەڕێکی گەورە ڕووبدا ئەوە دەشێت هەموو بەرژەوەندەکانی خۆی لە عێراق و لە سووریاشدا لەدەست بدا. ئێران بەو هەموو کاریگەریانی هەیەی لە سووریا و عێراقدا، بەڵام ئەو توانایی نییە بتوانێت بەرەنگاری شەڕێکی ئاوەها گەورە ببێتەوە کە ئەمریکا سەرکردایەتی بکات و هاوپەیمانەکانی واشنتنیش بەشدار بن تایدا و ئیسرائیلیش لەلایەکی ترەوە بەشێک دەبێت لەو شەڕە ئەگەر پەرە بسێنێت. هەر بۆیە ئێران ترسی لە کاردانەوە گەورەکە هەیە و ئەوەی بەسە کە حەماس کردوێتی واتە ئەو هێرشا بە هێزەی کردێ سەر ئیسرائیلەکان. ئەوەی من دەڵێم لە وتارەکەی ماوەیەک لەوە بەری حەسەن نەسڕڵڵادا با تەواوەتی ڕەنگی دابەوە. وتارەکەی سەرۆکی حیزب اللهی لوبنانی زۆر کەس وەها چاوەڕوانیان دەکرد نەسڕڵڵا بەشداریکردن لە شەڕەکەدا ڕابگەێنێت یان هەندێک شتی تری وروژێنە ڕابگەێنێت. بەڵام ئەو بوو کە بینیمان هیچ شتێکی لەو بابەتانەی ڕانەگەیاند و مەبەستیشی لە وتارەکەی ئەو بوو کە بڵێت شەڕ لە غەزێ و حزب الله هیچ پەیوەندیەکی نییە بەو شەڕەوە یانیش بە حەماسەوە، وەک ئەوەی بڵێت ئەوە شەڕی فەلەستینەکانە و حزب الله پشتیوانی گەلی فەلەستینە. جاوەی نەسڕڵڵا باسی کرد بریتێت لە ڕوونکردنەوەی هەڵوێستی ئێران کە دەترسێت لەوەی شەڕێکی سەرتاسەری لە ناوچەکەدا ڕووبدات و دەشزانێت ئەگەر ئەوە ڕووبدات ئەوە لەوانەیە و ئەگەرێکی زۆریش هەیە ئێران لایەنی دۆڕاو بێ لەو شەڕدا. باشە بەڕێز منتەزەر ئەگەر بکرێت زۆر بە کورتی پێم بڵێ مەترسیەکە لەسەر وڵاتێکی وەکو عێراق چییە؟ بە تایبەتی ئێمە هەر لەم چەند ڕۆژەی ڕابردوودا جۆبیستی و هەواڵە بووین لە ناو عێراقەوە شارۆچکەیەکی ئیسرائیلی بردومان دەکرێت هێرشی موشەکی دەکرێتە سەر. جابوونی عێراق یان بوونی ئەو دەستە و تاقمە چەکدارانان بە بەشێک لەو شەڕە ئەلبەتە هیواداری نەبنە هۆکارێک بۆ بەرفراوانبوونی جوگرافیا و شەڕە. جا ئەگەر ئەو شەڕە فراوان بوو بەرەی زیاتری شەڕکرانەوە عێراق بووە یەکێک لە بەرەکات ئەوە بە دڵنیایی و بەرەنجامەکانی کارە ساتاویە بن. لە بیرمان نەشی عێراق خۆی وڵاتێکی وێرانەوە، وڵاتێکە لە شەڕەکان و لە گەمارودانەکان دەرباز بووە. ئەمانە بێلەوەی بنەمایەکی ئەو تۆی ئابووری نییە وەک ژێرخانێک پشتی پێبەستێت یان خاوەنی سیستەمێکی دارایی نییە کە بتوانێت بەرگەی ئاوەها شەڕێ بگرێت ئەگەر ئەو شەڕە فراوانتر بوو عێراقیش بوو بە بەشێک لێ. بەڕێز منتەزەر سوپاسە دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزان دوای ناوبڕێک دەگەڕێنەوە بۆ لاتان. تەوەری دووەمی چاوی واشنتنی ئەمڕۆمان سەبارەت بە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکایە و لە مانگی یازدەی داهاتوودا دەنگدەرانی ئەمریکایی دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بۆ هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ وڵاتەکە. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ پێدەچێت کاندیدە سەرەکیەکانی ئەو هەڵبژاردنە بریتی بن لە جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا و هەروەهاش داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا. هێرۆ زەنگەنە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا میوانی ئەم تەوەرەمان دەبێت و هێرۆ سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونن. سپاس. بە لە ڕاوەرگرتن گشتیەکانی ئەمریکاوە دەست پێ بکەین. ئەو ڕاوەرگرتن گشتیانە چیمان پێ دەڵێنە تا ئێستا؟ بەڵێن ئەگەر ئێمە لە دوایین ڕاوەرگرتنی گشتی گەورەوە دەست پێ بکەین کە بەم دوایانە لەلایەن کۆلیژی سینا و هەروەها ڕۆژنامەی نیویۆرک تایمز ئەنجام درابوو لەم ڕاوەرگرتنەدا دەڵێت کە ڕێژەی پشتیوانی بایدن بە ئەندازەیەکی زۆر دابەزیوە، بەڵام من بەراورد کراوە بە ڕێژەی پشتیوانی داناڵد ترامپ کە یەکێکە لە پاڵێوراوەکان بۆ بوون بە کاندیدی سەرەکی کۆماریەکان لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتیدا. جا بەپێی ئەو ڕاوەرگرتنە بێت کە زیاتر با بڵین لە ویلایەتانە بووە کە ئەو ویلایەتانەی با بڵین ویلایەتەکانی جێگای مشتومڕن یاخۆ توانین بڵێنە ویلایەتانی کە
دەنگەکان تایدا دەگۆڕێ زیاتر لەو شوێنانە بووە پرسیار لە دەنگدەرانی ئەو شوێنانە کراوەکە ڕێژەی بایدن بە شێوەیەکی بەرچاو کە لە ویلایەتانە لە هەموویە پێشتر بایدن سەرکەوتنی بەدەستهێنا لە هەڵبژاردننی ڕابردوو ئێستا ڕێژەکەی دابەزیوە. ئەو ویلایەتانە مەبەست لە ویلایەتە سەرەکیەکانە لە دەنگدانا بە خۆت دەزانی لە هەموو هەڵبژاردنێکی ئەمریکایە بە تایبەتی سەرۆکایەتی ژمارەی ویلایەت هەن ئەمانە دەنگی یەکلاکەرەوەیان پێدەوترێ لەوێدا ڕاوەرگرتنە گشتیەکان لە ویلایەتانە چی دەڵێن؟ بەڵێن بێگومان ینی کۆمەڵی ویلایەت هەیە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەم ویلایەتانە دەنگەکان دەکرێت بگۆڕێ بۆ نمونە ویلایەتێکی ئێمە گەر سەیری ویلایەتێکی و ڤێرجینیا بکەین هەڵبژاردننی ڕابردوو کۆمارەکان سەرکەوتنیان بەدەستێنا دوایین هەڵبژاردن کە کرا دیموکراتەکان سەرکەوتنیان بەدەستێنانی دەنگەکان با بڵین ئەوە نییە ویلایەتێک بێ وەکو بۆ نمونە ویلایەتێکی وەکو کالیفۆرنیا دەبینین کە هەمیشە دیموکراتەکان لەوێ سەرکەوتن بەدەستێن خەڵکی کالیفۆرنیا زیاتر لیبراڵن ئەم ویلایەتانە بە پێچەوانەوە دەنگەکانیان دەکرێت گۆڕانکاری تێدا بکرێ ئەم ویلایەتانەش کە لەم ڕاوەرگرتنی نوێیە کە تیشک خراوەتە سەریک و کە ویلایەتە هەرە گرنگەکان بۆ هەڵبژاردننی ساڵی داهاتوو لە قەڵەم دەدرێ بریتە لە ویلایەتی نێڤادا، جۆرجیا، ئەریزۆنا، میشیگەن، پێنسیلڤانیا و ویسکانسن کە لەم ویلایەتانە لە ڕابردوودا بایدن سەرکەوتنی بەدەستێنا بوو بەڵام ئێستا لەم شەژ ویلایەتە لە پێنجیان ترامپ لە پێشە و بە ڕێژەیەکی زۆریش لە پێشە یعنی نەک بڵێن بە یەک خاڵ و ئەوە بێ و هەروەها تەنها لە ویسکانسن نەبێ لە ویسکانسن تەنها بە ڕێژەی لە سەدادو یاخو بە دوو خاڵ ببوورە بە دوو خاڵ لە پێش ترامپە بەڵام لە ویلایەتەکانی تر بۆ نمونە لە ویلایەتێکی وەکو نێڤادا کە سەرکەوتنی تێدا بەدەستهێنا بوو بەڵام ئێستا دە خاڵ زیاتر لە دوای ترامپەوەیە و ئەم با بڵین ئەم ڕاوەرگرتنە ڕاستە ناتوانین بڵێن ڕاوەرگرتنەکان بە شێوەیەکە کە ئەمە گوزارش لە تەواوی دەنگدەرانەکە بەڵام ڕێژەیەکی بەرچاو خەڵک لەم ڕاوەرگرتنانەدا بەشداری دەکەن باشە ئەگەر گوزارش نەکات چەندێک جێی متمانەن ئەمە هەمیشە پرسیار بووە چکە کاندیدەکان هەمیشە پەنا دەبەنە بەر ئەو ڕاوەرگرتنانی کە لە بەرژەوەندی خۆیان بووە نەک بڵین بە گشتی بێن باسی بکەن. بەڵێن هەمیشە بێگومان ینی کە ڕاوەرگرتنێکە گرێ بۆ نمونام ڕاوەرگرتنی کە من ئاماژەم پێکرد 3662 کەس بەشداری تێدا کردووە ئەمە ڕێژەیەکی زۆرە و چەندین ڕاوەرگرتنی تریش دەکرێت بۆ شێوەیە کە با بڵین لە ناو ئەو خەڵکی کە کار ئەکەن لە ناو ئەو با بڵین چینەی کۆمەلگا کوێن ئەمانی کە وەڵامە دەنەوە هەوڵ ئەدەن کە ئەم شوێنانی ڕاوەرگرتنەکانەکەن گشتگیر بێ ڕاوەرگرتنەکان بێگومان ینی هەمیشە دەگوترێت کە ئەمە با بڵین نرخێکی زۆری هەیە ئەم ڕاوەرگرتنانە تەنانەت ئەو کەسانی کە دەشکشێنەوە پشت بۆ ڕاوەرگرتنانە دەبەستن ینی زۆر جار کە دەکشێنەوە لە هەڵبژاردنەکان یاخود ئەمە زۆر گرنگیشە بۆ ئەوەی کوێ پشتیوانی لە کام کاندیدەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بیر لە ساڵی 2016 و هەڵبژاردنەکەی نێوان دۆناڵد ترامپ و هیلاری کلینتن دەکەینەوە ینی تەواوی ڕاوەرگرتنەکان جارێکی تر دەکەوێتە ژێر پرسیار لەبەرەوەی ئەو کاتە ینی بەپێی ئەگەر بەپێی ڕاوەرگرتنەکان وایە دەنگەکانی هیلاری کلینتن لە ویلایەتە گرنگانەدا دەنگەکانی زۆر لە پێش بوو بەڵام دواییش بینیمان ئەنجامەکە چۆن بووکە دۆناڵد ترامپ بەڵێ جا بەوەی ئێستا ینی خەڵکەکە وای لێ نەهاتۆتەوە بە تەواوەتی متمانیان بە ڕاوەرگرتنەکان هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشە تەماشا ئەکرێن ینی تەماشا ئەکرێن و ینی گرنگی خۆیان هەیە. هێرۆ لەم ماوەی ڕابردوودا هەڵبژاردن لە چەند ویلایەتێک یا لە چەند ستانێکی ئەمریکادا کرا ینی بۆ نمونە لە ستانی ڤرجینیادا دیموکراتەکان توانیان کۆنگرێسی ستانی ڤرجینیا بەدەستبێنن ببنە زۆرینەتیایدا ئەو هەڵبژاردنانە کە کرا لەو ژمارەستانەدا دەکرێت وەکو پێوانەیەک سەیری بکەین بۆ هەڵبژاردننی 2024 سەرۆکایەتی هەندێک کە زوای لێکەدەنەوە بەڵێن بەڵام ئەگە لە من بپرسینە لەبەرەوەی زۆر جاربینی ومانە یعنی ڕاستە ئەمە سەرکەوتنێکی گەورە بوو بۆ دیموکراتەکان لەم هەڵبژاردنەدا سەرکەوتنێکی زۆریان بەدەستێنا بەڵام زۆر جاریش بینی ومانە تەنانەت لە هەڵبژاردننی سەرۆکایەتیشە دەبینی سەرۆک دیموکرات هەڵەبژێرێ بەڵام کۆنگرێز دەبێتە کۆماری یاخود سینات دەبێتە کۆماری ینی مەرج نییە دەنگدەر کاتێک کە ئەڕوا دەنگ بدات با بڵین بە تەواوەتی کۆماری یا دیموکراتی لە مێشکا بێ
لەوانەیە ئەو کەسە بۆ کاندیدە دەنگەدا بەڵام ئەمەش لەگەڵ ئەوەشا ئەمە سەرکەوتنێکی گرنگ بۆ ویلایەتی ڤێرجینیا ئۆهایۆ زۆر شوێنی ترکە بوو بەڕاستی بۆ دیموکراتەکان سەرکەوتنێکی گرنگ بوو لە ڕۆی زۆر یاساوە کە لە ویلایەتەکانە جێبەجێ بکرێ بە تایبەتی بەم دواییانە کە با بڵێن گرفت دروست بوو بۆ یاسای با بڵێن ڕێگەدان بە منداڵ لەباربردن ئەم با بڵێن ئەمە سەرکەوتنێکی زۆر بوو بۆ دیموکراتەکان کە لە هەندێک ویلایەتدا ڕێگری لەوە بکەن کە با بڵێن ڕێگری لە منداڵ لەباربردن بکرێت. هێرۆ من دەگەڕێمەوە بۆ لات دەچینە ژمارەیە بابەتی تر لەسەر هەر هەڵبژاردن. هەڵبژاردنەکەی ساڵی 2024 لە زۆر ڕاهەندەوە جیاواز دەبێت. بۆ نمونە داناڵد ترامپ کە یەکێکە لە کاندیدەکان ڕوبەڕووی ژمارەیە دادگاییکردن بۆتەوە، هەروەها لە ناو دیموکراتەکانیشدا ناڕەزایی و ڕەخنە هەیە لە سیاسەتەکانی سەرۆک بایدن. هەردوو کاندید ئەگەر بچنە هەڵبژاردننی گشتیەوە کە هێشتا نازانین، بەڵام ئەگەر چوون ئەوە هەردووکیان پۆستی سەرۆکی ئەمریکایان هەبووە، هەردووکیان خاوەنی بڕیاری سیاسی بوون و لەگەڵ یاسادانەراندا کاریان کردووە و خاوەنی بڕیاری سەرۆکایەتی بوون. شێوازی سەرۆکایەتیەکانیان کە پێویست دەکا ئەمانە ڕوون بکەنەوە بۆ دەنگدەران. ئەم هەڵبژاردنە جیاوازە بابەتە گەلێکی جیاواز دێنە ئاراوە. ڕێگەی جیاوازی پەیوەندیکردن و ئاڵنگاری جیاوازیش دێنە ئاراوە. دەبێ هەردووکیان وەڵامی پرسیارەکان بدەنەوە لەسەر بەڕێوەبردن. جا ئیستا سەرۆک بایدن لە کۆشکی سپیە و سەرۆک ترامپیش لە دەرەوەی ئۆفیسە و زۆریش تووڕەیە لەم بەڕێوەبەرایەتیە. لە ئێستاوە تا دەگەینە ساڵی 2024 وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن دەبێتە سەنگی مەحەک بۆ جۆ بایدن. Right now, Biden's hopes are hanging on things that are beyond Biden's control. لە ئێستادا هیواکانی بایدن لەسەر ئەو شتانەیە کە لە دەرەوەی دەسەڵاتی خۆیدان، وەک گوناهبارکردنی داناڵد ترامپ لەلایەن دەستەی سوێندخۆرانەوە یان بابەتی تەمەنی بایدن خۆی. هەر بۆیەشە پێویستی بەوەیە ڕێگە بدۆزێتەوە بۆ گەیاندنی پەیامەکانی و کۆنتڕۆلکردنی هەڵمەتەکەی. هەر بۆیە پێویستە زۆر بە خێرایی ئەوە بگۆڕێت لەم ماوەی داهاتوودا تا دەگەینە ساڵی 2024 و دەستپێکردنی هەڵبژاردننی بەرایی دیموکراتەکان. جا ئەگەر تا ئەو کاتە ئەو گۆڕانکاریانە نەکات، ئەوە ڕوبەڕووی ئاڵنگاری گەورە دەبێتەوە لە هەڵبژاردنە بەرایەکانیش و لە هەڵبژاردننی گشتیشدا. لە هەڵبژاردنەکەی ساڵی 2020دا ڕێژەیەکی ئەجگار گەورەی دەنگدەر بەشداریان کرد. لەو ڕێژەیەشدا ژمارەی هەر زۆریان بریتی بوون لە گەنجان کە گۆڕانکاریان دروست کرد لە هەڵبژاردنەکەدا. پێم وایە بینیمان لە هەڵبژاردنەکانی میدترمدا گەنجەکان بەشداریان کرد و جیاوازیشیان دروست کرد لە زۆربەی ناوچەکاندا. ئەمانە ئەوانە نیەن کە نایەنەوێ گۆڕانکاری بکەن. وەک دەبینین کاردانەوەیان هەیە و بابەتی سەرەکی جیاوازیشیان هەیە. بەڵام گرنگە ئەم گەنجانە بە ڕێژەیەکی گەورە بەشداری بکەن. هەر بۆیە پێویستە زووتر دەست بکرێ بە قسەکردن لەگەڵ گەنجەکاندا و بکرێنە بەشێک لە وتووێژەکان تا بزانن بابەتەکانیان بە هێند وەردەگیرێن. پێم وابێ خۆشیان دەزانن کە توانیویانە لە هەڵبژاردننی ڕابردوودا گۆڕانکاری بکەن. ئیتر دەمێنێتەوە بزانین دەنگدانی ئەم جارەیان چ جۆرە کاریگەریەکی دەبێ. هێرۆ بێگومان لە هەموو هەڵبژاردنێکدا ژمارەیە فاکتەر هەن کە دەبنە شتێکی بنەڕەتی لە لای دەنگدەر بۆ ئەوەی دەنگی خۆیانی لەسەر بدەن. بۆ هەڵبژاردننی 2024 چ فاکتەرێک لە هەمویان گرنگترە؟ بەڵێن پێم وابێ هەڵبژاردننی هەمیشە بەلای ئەمریکایەکانەوە، ینی ئابووری ڕۆڵێکی گرنگی هەبوو، یەکێک بۆ لەو شتانەی کە خەڵک لەسەر بنەمای ئەمە دەنگی خۆیان دەدەن. بەڵام بۆ ساڵی 2024 وابزانم ئابووری لە هەمووی ینی لە ڕابردووش گرنگیەکی زیاتری هەیە مەسەلەی ئابووری. جگەلەوە کۆمەڵێک شتی تریش هەر بە گرنگی دەمێنێتەوە. بۆ نمونە بابەتی لەباربردنی مناڵە، بابەتی کۆنتڕۆلکردنی چەکە، ئەم شتانە هەر گرنگە. بەڵام ئەوش بەپێی دەنگدەرەکە ئەمێنێتەوە، بەپێی ئەو خەڵکی لەکوێی دەنگەدەن و هەروە ئەو دەنگدەری دەنگەدا ئایا پیاوە یا ژنە دەنگەدا. بۆ نمونە لەباربردنی مناڵ زیاتر هەتا ئێستاکە
بینراوە لەلایەن دەنگدەرەژنەکانەوە زیاتر گرنگی پێ ئەدرێ بەم خاڵە بەڵام پێم وابێ ئێستا چونکە هەڵاوسانێکی زۆر زیاد هەیە لە بازاردا دەبینین نرخی شتومەک زۆر زیاد بووە ئەمەش زۆر گرنگە بەلای دەنگدەرەوە وابزانم لەسەر بنەمای ئابووری دەنگی خۆیان دەن کە زۆربەی دەنگدەران ئێستا بە پێی ڕاوەرگرتنەکان لە سیاسەتەکانی سەرۆک بایدن ڕازی نین لەمەڕ ئابووری ینی پیان وایە کارێکی ئەو تۆی نەکردووە بۆ کەمکردنەوەی نرخەکان وەکو دەزانین ینی نرخی شتومەک لە ئەمریکا هەر لە کاتی کۆرۆناوە بەرز بۆ بەڵام بە دوای ئەوەشدا شەڕی ئۆکرانیا هات بەسەرا جارێکی تر بەرز بوونەوەی بەخۆی بینەوە ئەمەش لەگەڵ ئەوەیە بەڵام لە ڕوویەکی ترەوە لەگەڵ بابەتی بێکاری بایدن کارێکی زۆری کردووە لەو بارەوە ینی ڕێژەیەکی زۆری کاری با بڵین دەرفەتی کاری هێناوە ئەمەش شتێکە کە زۆر هەمیشە باسی ئەکاو یەکێکە لەو شتانێکە زۆر ئاماژەی پێکا بەڵام پێم وابێ بابەتە گرنگەکانی کە لەم هەڵبژاردنەدا دەبێتەوە بابەتی ئابووری لە هەموو هەڵبژاردنێکی سەرۆکایەتیە باەخێکی ئێجگا زۆر دەدرێت بەو دەنگانەی کە هێشتا خۆیان یەکلان نەکراوە تۆ یاخو پێیان دەڵێن دەنگ دەرە سربەخۆکان بۆ ئەم جارە ژوا دەبێ بێگومان دەنگدەر ینی ئەمریکا زۆر کەس هەیە ئەوانەی کە دەنگی خۆیان یەکلانە کردوەوە جا بەڵێن ئەم ویلایەتانەش کە گرنگی یعنی ویلایەتەکان گرنگەکەی لەوەیە ئەبێ ئەو ویلایەتانی کە پێیان دەوترێ بە ئینگلیزیەڵەن سوینگ ستیت یاخود ئەو ویلایەتانی کە دەنگیان گۆڕانکاری بەسەردادێ گرنگەکەی لەوەیە کە زۆربەی خەڵکی ئەم ویلایەتانە خۆیان یەکلانە کردوتەوە ینی چاوەڕێی با بڵێن چاوەڕێی ئەواکەن بەرنامەی خۆیان بخەنە ڕوو لە پاشان هەڵمەتەکانی هەڵبژاردن کاتێک چڕ ئەبێتەوە لەوانەیە بچووکترین شت کاریگەری لەسەر دەنگی دەنگدەران هەبێت لەو کاتەیە بەڵێ بێگومان لەم هەڵبژاردنەش هەروە دەبێت بخۆ دەزانین لە 2016ەوە بە تایبەتی دابەشبوونێکی ئەجگار فراوان لە ناو ئەمریکادا هەیە لە 2020 ئەمەمان بینی هەرچەندە سەرۆک بایدن بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردن ئەوە بوو کە جەختی دەکردەوە لەوەی ئەم جیاوازی و ئەم دابەشبوونە نایەڵێ بەڵام ئێستاش بە هەمان ئاست و بە هەمان ئەندازە بە گەورە دەیبینین 2024 دەبێتە چارەسەر بەڵێن ئەوەش ئەکەوێتە سەر ئەوەی 2024 چۆن ینی هەڵبژاردنەکان بە چ شێوەیەک ئەبێ بەڵام هەرکێک ببێتە سەرۆک لە ساڵی 2024 ئەمە ئاستەنگێکی گەورە ئەبێ لە بەردەمی ینی بێگومان ئەمە ئەبێ کاری زۆری لەسەر بکرێکە سەرۆک بایدنیش ینی ئەو ئاماژەی بەوە کرد کە ئەوە بێ بە سەرۆکی هەموو ئەمریکایەکان و هەروەها هەوڵەدا بۆ لەناوبردننی ئەو ئاستەنگانە بەڵام لەگەڵ ئەوەشا ینی هێشتا هەرماوە زۆر دیارە بەڕاستی زۆر بە خێرایی پێم بڵێ دانەڵد ترامپ ژمارەیە دۆسەی یاسایی لەسەرە ئەمە کاریگەری کردووە لەسەر بازنەی دەنگدان بۆ ترامپ ئایانە نابڵێن لەبەروی بە پێی ڕاوەرگرتنە گشتەکان کە ئەبینین لە کۆمارەکانە ئێستاش لە پێش هەموویەتی دانەڵد ترامپ هێرۆ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە چاوی واشنگتندا زۆر سپاس ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆیەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێت.